سێ کەس لە ئەهلی بەهەشتن. یەکێ لەوانە ذو سوڵطان مقسط منصف موفق، کابراکی دەسەڵاتداری حەقانی عەدل و بەخشندەیشە وەخوای گەورەیش تەوفیقی پێبەخشیوە. ئەمە یەکێکە لەوانەی کە لە ئەهلی بەهەشتن. پاشان رجل رقيق القلب لكل ذي قريب مسلم، کابرایەکیش دڵی نەرمە و دڵی بەڕەحمە دائیمەن بەبەزەیە لەگەڵ خەڵکە، بە تایبەتی لەگەڵ کەسە نزیکەکانی خۆیە، لەگەڵ مسلمانانە، کەسێکی توندڕەو نییە، کەسێکی تون نییە، بەڵام کەسێکە دائیمەن نەرم و نیانە و کەسێکی خۆشەویستە. کەسی سێمیش ئەوەیە کە عەفیف متعەفیف ذو عیال، کابرایەکی نەبووە بەڵام لەگەڵ ئەوەی نەبووە تەنازل بۆ کەس ناکە و خاوەن منداڵە و سەیری ئەەکەی، یعنی بەوەی ئەوە پێوەی دیار نییە کە کابرایەکە نەبوونەیە و حاڵی فەقیرە و بەو شێوەیە، بەڵام سەیرەکەی خۆی پاراستووە لەوەی کە تەنازل بۆ خەڵک بکات و بە فەقیرەکەی خۆی ڕازیە و ژیانش و گوزەرانی خۆی ئەباتە ڕێوە بێ ئەوەی کەس بزانێ و دەستیش لە کەس پان بکاتەوە و داواش لە کەس بکە. بۆیە ئەم سێ کەسە ئەهلی بەهەشتن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسییان ئەکات و فەرمێ یەکەمین کێ بوو؟ ئەوەیە کە دەسەڵاتدارێکی دادپەروەری عادلی بەخشندە، و دووەمشی ئەوەیە کابرایەکی ڕووخۆشی دڵنەرم بە تایبەتی لەگەڵ ماڵ و مناڵ و کەسی خۆیە و خزمی خۆیە، و سێمشی ئەوە بوو کە کابرایەکی فەقیرە بەڵام چاوی لە دەست کەس نییە و بە فەقیرەکەی خۆی ڕازیە و بەرنامی خۆی ژیانی خۆی ئەگوزارێنێ و بێ ئەوەی احتیاجی کەس بێت.